گرفتی ڕێگاوبانەکانی دەربەندیخان تەنها بە ڕێگا سەرەکیەکەی کۆتایی نایەت، بەڵکو بەهۆی هاتوچۆی ڕۆژانەی شۆفێرە بار هەڵگرەکانی مەرزی پەروێزخان، پشتە، ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە ناو شەقام و ماڵەکانی شارەکەدا، هێندەی تر دۆخی ناوشاری هاوشێوەی ڕێگا سەرەکیەکانی دەرەوەی شار وێرانتر کردووە. شەقامی سیمەتری دەربەندیخانە، بەڵام بەهۆی ئەوەی بووەتە ڕێگای هەمیشەیی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان، خەڵکی دەربەندیخان ناوەکەیان بۆ ڕێگای گەڵابەکان گۆڕیوە. هاوشێوەی هاوڵاتیان شۆفێرانیش لە خراپی و کۆنی ڕێگاکە نیگەران و دەڵێن ڕەوا نییە ڕێگایەکی خاوەنداهات بەم شێوەیە فەرامۆش بکرێت. لە کاتێکدا ساڵانە باج بە ناوی ڕێگاوبان و ژینگەوە لە شۆفێران وەردەگیرێت. بە کوردی ئەوە بێ کۆنکریتێکی جوان و پاگۆختە بکرێتەوە و جوان و جادە چاک بکرێت تا ئێستا دوو سێ جار خێرخواز چاکی کردووە. ئیشی خێرخواز نییە، دەستخۆشی لە خێرخواز دەکرێت کامی شاکە، ئیشی شارەوانیە. تا ئێستا ڕۆژانە چەند جارێک حادیسە دروست بووە لەسەر ئەو جادە و ئالێرانە دوو جار لێرە سەرودەی سایق شکاوە بە لێدانی بەدەسی. لەسەر چی؟ ئەمیان بە مەخالفات و ئەویان ئینشەڵا ئەمە خۆی لە تاسەکە لە خۆی لە چاڵەکە لە ئەیەن لە یەک و دابەزن بە یەک و یەن بە سەرودەی یەکتریا. ئەمە لە پێناویشی هەموو لە پێناوی ئەو چاکسازی کە حکومەت بۆمانەکە، ئەمە چاکسازیەکەیانە. زەریبەی چی؟ زەریبەی تورکەی خوا، ئێرانیەی خوا، بەس کورد هەر لەوەتەی بووە هەر فاشیل بووە، لەوەتەی هەر بووە خۆخۆر بووە لە ناو خۆیە. چەند ساڵم جادە وایەوە ئازام 6-7 ساڵم جادە وایە شارەوانی تا ئێستا شتێکی نەکردۆم جادە چاکە. زۆربەی سیارەکان بە ڕۆوسایدیەن، ئەگە مروریش بێ مانگرێ، بەڵام گرتنی چی؟ ئەمە ناتوانێت ماگرێت، لەبەر ئێمە ئامادە نین سیارەکانمان بێن لەو چادە و خۆڵە. سەرۆکی شارەوانی دەربەندیخان نایشارێتەوە خراپی کووالیتی قیر و بوونی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل لە ئێستادا هۆکاری سەرەکی خراپبوونی ڕێگاکەن. بەهۆی خەرجنەکردنی پارەی پێویستی شەوە ناتوانن ڕێگاکە سەر لە نوێ بکەنەوە. پێشنیاز کراوە خەتی خارجی بۆ ترانزیتی بار هەڵگر و تەنکەرەکان لە دەرەوە شارەوە بکرێتەوە بەهۆی جێبەجێ نەبوونی پرۆژەی تونێلی دەربەنیخان و ڕێگەی وارماوە دەربەنیخانەوە. ئەو پرۆژە تا ئیسە دواخراوە لە ساڵی 2013ەوە هەموو بودجەکانی سیانە و پەرەپێدان و ئەو بودجانەی کە کاری پێکرا لە ناو شارە ڕاگیراوە. جادەکانی ئێمەش کەم نین، ئەو جادەکە لۆدێکی لەسەر زیاد لە 15 کیلۆمەتر. بەشێک لە شۆفێرە بار هەڵگرەکان بە مەبەستی خۆ بە دوورگرتنیان لە شەقامە خراپەکە شەوانە بەناو ماڵەکاندا گوزەر دەکەن و ئەمەش سەرڕای لەبەر یەک هەڵوەشاندنی کۆڵانەکانی شارەکە دەبێتە هۆی بێزاری هاوڵاتیان و ناتوانن شەوێکی ئارام و دوور لە جەنجاڵەکانی ژیان بەسەر بەر. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.